بەرپرسانی باڵای پەنتاگۆن نیگەرانن لە ئەگەری لەشکرکێشی سەربازی تورکیا بۆ باکووری سووریا و چۆنێتی کاریگەری لەسەر شەڕی ئەمریکا دژی گروپی دەوڵەتی ئیسلامی داعش. ئەوان دەڵێن نیگەرانی سەرەکی ئەوەیە کە هەر جوڵەوەیەکی سەربازی تورکیا بۆ ناو سووریا هێزەکانی سووریای دیموکرات کە کورد سەرکردایەتیان دەکەن و دۆستی ئەمریکان لە شەڕی داعش دوور بخاتەوە. ئەمریکیەکان دەتوانن چی بکەن بۆ ڕێگریکردن لە ئۆپراسیۆنێکی تورکیا؟ سەرهەنگ حەمە سعید بەڕێبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگای ئاشتی ئەمریکا USIP لەگەڵماندایە. بەیانی باش کاکە سەرهەنگ، ئەگەر ئەمریکی ئەمە بزانن کە شتێکی بەو شێوەیە ڕوودەداتن و داعش بەهێز دەبێ بۆ ڕێگری لێ ناکەن یان هەر لە سەرەتاوە بۆ ڕێگا پێیادن کەمە پرسیاری یەکەمی هەر کەسێکە ئێستا دەیکاتن. ئەم کاتە باش کاک تەخیل سڵاو ڕێزم بۆ جەنات و بینەرانی خۆشەویست. بێگومان ئەمریکا و تورکیا دوو هاوپەیمانی گرنگن بۆ یەکتری لە هاوپەیمانی ناتۆ، بەڵام هاوڕان نین و ناکۆکن لەسەر ئەوەی کە ڕۆڵی کورد و ڕۆڵی هێزەکانی سووریای دیموکرات لە سووریایە چییە. لە ڕابردووە ئەم ناکۆچی هەردووچیان سەرڕای ئەوەی کە ئەمریکا نەک نیگەرانە بەڵکو ناڕەزاشە و ناڕەزای خۆشی بە تورکیا گەیانووە لە ڕابردووە و بۆ ئەم هەوڵە تازەیەش کە ئۆپەراسیۆن بکات لە سووریا کە بە شێوەیە هێزەکانی سووریای دیموکرات بکاتە ئامانج و ئەو ناوچانەی کە ئەوان بڵین هێزیانتیا هەیە نەکرێتە ئامانج و لەبەرەوەی کە وەکو هاوپەیمانێک ئەمریکا ئەیانەوە بیان پارێزێ و دووەمینیشان ئەو مەترسیە ئەبینێ لەوەی کە ئەگەر هێزەکانی سووریای دیموکرات بچنە بەرەنگاربوونەوەی هێزی تورکیا، ئەمە بوارەیات بە داعش هەم چەکدارەکانی ئازادکە و هەم ئۆپەراسیۆنی زەرەر ئامێز بگەێنێ. بەڵام پەیوەندی ئەمریکا و تورکیا بە شێوەیەکە کە تاکو ئێستا چەندێک لە هەنێک جارە ڕوویاوە کە نەیتوانیوە تورکیا بوەستێنێ و ئێستا شەڕی ئۆکرانیا زەمینەیەکی بۆ تورکیا خۆش کردو کە ئەزانێ بەهای لە لای ئەمریکاش و لە لای رووسیا و لە لای ئەوروپاش بەرز بۆتەوە لە ئێستاە ئەم فشارە ئەکات بۆەوەی کە هەنێک هەنگاوی کە بچێتە پێشەوە لە بچووکردنەوەی قەوارەی هێزەکانی سووریای دیموکرات لە سووریا. کاکسەر هەنگ تورکیا دەیەوێت دەستکەوتێکی هەبێ لەم ئەگەر هات و ئۆپراسیۆنێکی بەو شێوەیە دەستی پێکرد لە ناو سووریادا؟ بێگومان ئەوێت ناوچەی ئەو هێزانی کە هێزەکانی سووریای دیموکرات باڵا دەستنتیایە بچوو کاتەوە و جێ لە جێگەی ئەوان هاوپەیمانی خۆی ئەو گروپە سووریانی کە هاوپەیمانیانەکات بڵین لەوێت جێگیریان بکە و ڕاشی گەیانوە کە ئەوێت ژمارەیەک لەو ئاوارە سووریانەی کە لە تورکیان بیانگەڕێنێتەوە بۆ ئەو ناوچانە و مەش ترسی ئەوەی لێیە کە ناسەقامگیری دروستکە و گۆڕانکاری نەژادی لەو ناوچانەیە دروست بکە و بێگومان تورکیا جێ تێبینیە کە ڕاستەوخۆ هێزی سەربازی خۆی هەیە لە بەشێک لە عێراقا و بەشێک لە سووریایە بەرنمەیەکی جیۆسیاسی فراوانتری هەیە کە تورکیا خۆی ڕاستەوخۆ دەور ببینێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەنێمە تەوەرە سەرێکیەکانن کە بۆچی ئەوێت ئەم ئۆپەراسیۆنە بکە و بێگومان لە ڕووی بەرژەوەندی ئاسایشی نەوتەوەیشەوە نایوە کورد ڕۆڵێکی باڵا ببینێ لە سووریایە. کاک سەرنگ هەرچە دەتو باس کرد بەڵام بە کورتی مەسەلەی کە چۆن داعش قازانج لەو پێشهاتەکە ئەو پێشهاتە دەبینێ ئەگەر بوو حەزم دەکرد زیاتر بووم باسکەی یعنی بێژگەلەوەی کە ئەگەر دەرفەتێک بوو داعش دروست بێ کە ڕەنگە شەڕێ بکە چەکدەرەکانی خۆیان لە شوێنێک لە زیندان ئەوان لە زیندان ئازاد بکەن لە چ بوارێکی لە بە چ شێوەیەکی تر قازانج لە پێشهاتێکی بەو شێوە دەبینن؟ داعش سێ جۆر مەترسی هەیە لە سووریا. یەکەم کە چەکدارێکی زۆریان هەیە ئێشتا ئازادن و ئۆپەراسیۆن ئەنجامێن دژی هێزەکانی سووریای دیموکرات و لە دژی کەسان لایەنی تریش. دووەم ئامانجیان ئەوەیە کە ئەو 10,000 چەکدارەی کە ئێستا لە بەندیخانەکانی هێزەکانی سووریای دیموکراتان ئازادیانکەن و سێمینیشان ئەو خێزانانەی کە لە هەیەە لە کەمپی ئەلهۆڵ و لە شوێنی ترە ئەیانەوێ ئازادیانکەن. هێزەکانی سووریای دیموکرات کە بە پشتیوانی ئەمریکاشەوە بینیمان لە مانگی یەکی ئەم ساڵە داعش هێرشی کردە سەر بەندیخانەیەک لە حەسەکە و هەنێک لە لایەنگرانی خۆیان
ئازاد کردووە بە پشتیوانیی زۆری ئەمریکا توانیان وەزعەکە کۆنتترۆل بکەنەوە. ئێستا ئەگەر بەرەیەکی جەنگی تازیان بەرامبەر بکرێتەوە هێزەکانی سووریای دیموکرات ناچارن هێز بکشێنەوە لەو ناوچانی کە ئێستا بەرەنگاری داعش بنەوە، لەو شوێنانی کە پارێزگاری چەکدارەکانی داعشەکەن کە لە بەندیخانە هەڵمەیەن. ئەو کاتە داعش ئەم هەلە ئەقۆزێتەوە هەم بۆ پەلاماردان و هەم بۆ ئازادکردنی ئەو کەسانی کە مەبەستیانە. کاکسەر هەنگیانی لە چەند ڕۆژی ڕابردووە بیستمان لە چەند کاربدەستێکی ئەمریکی و لە پەنتاگۆنش کە شتێکی وا دەکرێت و مەترسی خۆیان نیشانەدەن. مەزلوم عەبدیش لە سووریا دوێنێ بوو یان پێرێ لە کۆنفرانسی ڕۆژنەمەوانیدا دەڵێ کە ئۆپراسیۆنێکی تورکی دەبێ، یعنی ئامادەکاری کراوە و تورکیا دێتە ناو خاکی سووریا جارێکی دیکە. یعنی یەکێک پرسیار دەکات لە چ شوێنێک لە چ دەڤەرێک و مەبەستی چی دەبێ، چەند دەمێنێ، ینی شێوەیەکی ئەوە قەت باس کراوە لە لای ئەمریکیەکان. تورکیا ڕوونە لەوەی کە لە ئامانجی ئەوێ پشتێنەیەکی ئەمنی بە درێژایی سنووری خۆی لەگەڵ سووریایە و بە قوڵایی 30 کیلۆمەتر دروست بکە. ئەم بەرنامەیە چەند ساڵێکە ڕێگەیانوە، بەڵام پێشتر یا ئەمریکا و رووسیا دژی بوون یاخۆت زۆر کەس هەنێجار بەجددی وەریان نەئەگرت. بەڵامەوەی کە ئەبینین بە قۆناغی جیاواز تورکیا وردە ئەم ئۆپەراسیۆنانەی کردووە بەشێک لەم ناوچوانی گرتووە. ئێستا ئەوێت منطقەی منبج و تەل ڕەفعات وەکو باسەکات داخڵ بێت لە بەرێکە و بە گرنگی استراتیژیە بینێ بۆ ئەو ڕێگا شادەمارانەی کە هاتوچۆی ناو سووریای تایە و بەدەست هێزەکانی سووریای دیموکراتەوەیە. ئەمریکا و رووسیاش ناخوازن، ڕژێمی ئەسەدیش ناخوازێ ئەم ئۆپەراسیۆنە ڕووبە هەنێ هەنگاویان ئەنجام باوە. ئێستا ئەبینیم زانین سەردانی سەرۆگەردۆگان و سەرۆک پوتن بۆ ئێران و لە میانی گفتوگۆکان ئایا ئاڕاستەیەم ئۆپەراسیۆنە ئەگۆڕێ یاخود قەبارەکەی بچوو بکرێتەوە و سنووردار بکرێت، ئەمە لە ڕۆژانی داهاتوە بەمان دەرەکەوێت. باشە لە سووریاش لایەنە سیاسیەکان داوایان کردووە کە هەرێمێکی بێفڕین لەوێدا بمەزرێ. تا چەندێک شتێکی وا واقعیە، تا چەندێک ڕاستبینەوە ئەمریکیەکان جێ لێ دەگرن؟ ئەمریکیەکان لە سەرەتای شەڕ لە سووریاوە دژی ئەو بیرۆکەیە بوون کە ناوچەی دژەفڕین دروستکەن، چونکە ناوچەی دژەفڕین ئەنی کارێکی ئاسان نییە. هێزێکی سەربازی ئەوێت بۆ سەپاندنی و پارێزگاریکردنی لەو هێزە و ئەکرێت بەریەکاکەوتن ڕووبات لەگەڵ هێزەکانی سووریایە لەگەڵ هێزەکانی رووسایە. ئەمریکا تاکو ئێستا هیچ زەمینە سازیی بۆ بارنی و لە ئاستی سیاسیشەوە زۆر پشتگیری ئەو فکرێ ناکە. بەڵێ سەرنگ حەمە سعید بەڕێبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی ئاشتی ئەمریکا لە واشنگتن لەگەڵمان بوو. زۆر سوپاس. سپاس بۆ